سڵاو ڕێزم هەیە لە سەمسەماڵە ئەم پەیامەم تایبەتە بۆ مەلاکان بەم ڕۆژە مبارەکە کە ڕۆژی وتاردانە. ئێوە بەس باز زەحەنم و بەهەشت و زینا و مەشروب ئەم چوارشتە بە گونا حەزانێتتر نازام ئەم هەموو کێشە کۆمەڵایەتیە بۆ باز ناکەن. والله نازانم یە کوردەروا لە زەحەنما وەلا وەگەوا لە زەحەنما بژێ غازە نییە نەوتە نییە کارەبا نییە ئاو نییە مەعاش نییە هیچ نییە. ئێمە چییە بەس ئاگرەکەی نقوسانە بینە نەژێرت و بستوێنن. کاکە باز ئەم قومارخانانەکە خەڵک ژنە دۆڕێنە ژنێ بۆ می باس کرا لێ شەو دوی شەو پیاوەکەم پیاوێکی ناوەتەوە لاڵە من توم دۆڕانەوە با سوارت بێ تف لە پیاوە کورە بۆ خۆت ناکوشی بە قورعان حەیوانەیە حەیوان سوێن بەخوا سوار ژنەکەی بە یا خۆی کوژە یا خۆی داتەکوش بەڵام وەرە تو ژنەکەت لە بەرچاوت بژێن پێت خۆش بێ ئەمە چێ لە قومار دۆڕانوتە خانووە دۆڕێنن یانەم هەموو دەرمان خۆرە کورە دەرمان خۆر کوردستانی داگیر کردو هەمووی ژنی بەرەڵا کرد.